من مسرور مسعود نزیکەی ساڵ و نیوێک تێدەپەڕێت بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمدا. لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەدا مەسرور بارزانی سەرۆکی کابینەکە بانگەشەی چاکسازی ڕاستەقینە و دابینکردنی خزمەتگوزارەکانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرد. بەڵام پاش ئەو ماوەیە کابینەکە نەک هەر نەیتوانیوە بەڵێنەکانی جێبەجێ بکات، بەڵکو بە یەکێک لە کابینە هەرە خراپەکانی ماوەی حکومڕانی کوردی ئەژمار دەکرێت. لە ئێستاشدا هەموو بەڵێن و قسەکانی کابینەی نوێیەم ئەوەیە دەڵێت لەم ساڵدا 8 مووچەمان دابەش کردووە کە 3 مووچەیان هی مانگەکانی 10 و 11 و 12 ساڵی 2019ە. هەر ئەمەش کاردانەوەی چین و توێژە جیاوازەکانی بەدوای خۆیدا هێناوە. ئەمەی پەیوەندی بە ئەوەیە کە ئەوە کێماسێکی گەورەیە تۆ بێ قسە لەسەرەوە بکەیت کە تۆ 5 مووچە داوە یا 10 مووچە داوە یا 8 مووچە داوە. ساڵ 12 مانگە ئەوەی هاوڵاتی تۆیە، تەنانەت ئەوانەی هاوڵاتی تۆ نەچن لە بەریتانیا ژین، لە سویدە ژین، لە دەنیمارکە ژین، 12 مانگە ئەوانەی کە جارێ لەوە لە هەندێک وڵات جگە لە دابینکردنی ژیان، خانە و شوێن و لانەبۆیان ئەوەی پێڵێن سوسیالی 12 مانگەشی بۆ دابین دەکات. هەموو مانگی خاتە سەر حسابەکەی. ساڵ 12 مانگە، 8 مانگ نییە، 4 مانگ نییە، 5 مانگ نییە. ئەو درۆیەکی گەورەیە. تۆ ئەسڵەن ئەوە یاریکردنێکی گەورەیە بەس ئاوازی بە شعوری خەڵک، بەس هەست و نەستی خەڵک تۆ بێ قسە لەسەرەوە بکەیت چەند مانگ مووچەت داوە. لە یەکیەکەوە تا سیوێکی 12 ساڵێک کە ساڵێکی پڕە بێ، ساڵێکی کاملە بێ، 12 مانگە دەبێت تۆ 12 مووچە بدەیت. ڕۆژنامەنووسێکی پێی وایە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم ژمارەیەک داهێنانی خراپی کردووە کە کاریگەری نەرێنیان لەسەر ژیانی هاوڵاتیان و مووچەخۆران دروست کردووە. باس لەوەش دەکات ئەم کابینەیە نەک هەر نەیتوانیوە خزمەتی هاوڵاتیان بکات، بەڵکو کاری جددی لەسەر برسیکردن و سزادانی هاوڵاتیان کردووە. سەرۆکی حکوومەت خۆی زیاد لە جارێ توێتی ئیشی حکوومەت تەنها دامینکردنی مووچە نییە، بەڵام بەداخەوە کامە وەکو بە ئیشی سەرکیش نابینێت تا سەرکەوتو نەبووە، چونکە وەکو ئەبینین ئەوەی ئەم کابینەی کۆمەڵە داهێنانی کردووە، ئەوەی کە لە بواری کارەکانی خۆیان یەک لەوانە کەس نازانێت کەی مووچە ئەدرێ. مووچە بۆتە شتێکی نادیارسی ڕۆژدارێکە 45-60 هیچ دیار نییە. دووەم کەس نازانم مووچەکە بە چەندێکەوە کابینەکانی پێشترە وترا پاشەکەوت. ئەم ناوی ناوە لێبڕین و دیارنی ئایا ئەمە بێتە قەرز لەسەر حکوومەت یاخودنا. بۆیە پێمان وایە ئەمە یەکێکە لەو کارانەی حکوومەت ئەیکا بۆ زیاتر سزادانی هاوڵاتیان، و پێم وایە ئەمە جۆرێکە لە ئەگەناو بنێ بە برسیکردنێکی بە کۆمەڵ کەم کابینە دەستی داوتێ. گەر چاوێک بەکارە سەیر و سەمەرەکانی حکوومەتدا بجێڕیت، دەبینیت هاوشێوەی ئەم حکوومەتە لە هیچ شوێنێکی گوێی ئەم زەویەدا بوونی نییە کە تەنها مووچەی 5 مانگی ساڵێک بە لێبڕینەوە دابەش بکات، بەڵام هێشتا شانازی بکات و ناوی ئەم پرۆژەیە بنێت چاکسازی ڕاستەقینە. بەڵێنەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم پاش نزیکەی 18 مانگ لە دەست بەکاربوونی ئەو کابینەیە زیاتر لە بانگەشەی هەڵبژاردن دەچن. هەر بۆیە لە ئێستادا و پاش ئەو ماوە دوور و درێژە ئەو بەڵێنانە جگە لە خەون و خەیاڵ هیچی دیکە نین. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.